سڵاتان لێوێ دەوترێت ئەو کۆشک و تەلارانەی کە خاوەندە سەڵات و دەوڵەمەندەکان دروستیەکەن ڕۆژێک دێ کە جێی دێڵن و نامێنێت، بەڵام ئەوانەی کە نووسەرەکانی نووسن کە کتێبە بە بەردەوامی هەرەمێنێتەوە. زۆر جار دەبینین ئەو کەسانی کە سەرۆت و سامانیان هەیە خۆ دەسەڵاتیان هەیە دوورن لە خوێندنەوەوە، بەڵام ئەو کەسەیشی ئێوە بخوێنێتەوە ڕەنگە پارەی کڕینی کتێبەکەی پێ نەبێت. ئێمە زۆر جارە بینین خەڵک و بەگشتی لە هەموو شوێنەکان کۆشک و تەلار دروستەکەن. دەپرسین بۆچی ئێمە ئێستا بە خوێندنەوە کۆشک و تەلاری ڕۆشنبیری لە مێشک و دڵ و دەروونمانە دروست نەکەێت. بەنامەیەم جارەمان تایبەتەکەی بە خوێندنەوە ئەوش لەگەڵمان. باوکسی تەلەڤیزیۆنەکە مناڵ بڵێت تۆ کتێب خوێنەرەوە شتێکی معقول نییە. هەر کەسێکیش پێویستێکی حەز بۆ پێداویستی ڕۆحیە بکات کە کتێبە هەموو ڕێگای ئەگرێتە بەر بۆی وەدەستی بێنێت. گرنگە چی ئەخوێنیتەوە، گرنگەوە نیە چەند ئەخوێنیتەوە. کۆشک و تەلارەکان یعنی مرۆڤ بنیاتێکە، بەڵام ئەوی کە بنیاتی مرۆڤەکە خوێندنەوە هزر و گیرکردنەوەیە. زانستەکان ئەمێننەوە ئەشێ کۆشک و تەلارەکان ڕۆژێک بێ بەرەو وێرانبوون بڕۆن. حەزەکەم بخوێنمەوە تا ئەو ڕۆژەی مەلەکەلمۆتی جێ ڕۆحمە کێشەمە کتێبەکەم بەسەر چاوان بۆیە. خوێندنەوە بەشێکە لە ژیان. جەنابەت تا چەند ئەخوێنیتەوە؟ من مامۆسام لە خوێندکەکەی ئێمە هەموو بەیانیەک 8 دقە داوام دەست پێەکە تا 8:35 دقە 15 دقە لە مدیرەوە بۆ هەموو مامۆستاکان پێکەوە لەگەڵ خوێندکارەکان کتێبە خوێنەوە. دەستان خۆش بێت. پرسیارێک ئەوترێ ئەو کۆشک و تەلارانەی کە مرۆڤ دروستیەکە ڕۆژێک دێکە بەرەو لە ناوچوو نەچێت، بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی ئەمێنێتەوە. چی دەیە لەسەرم؟ مرۆڤ چەند وشە بزانێ ئەوەنە گرنگی هەیە. مناڵێکی ساڵات چەند وشەکە مەزانێ ناوێنی بینێرینە دەرەوە، بەس کە تۆزێ فێری قسەکردن بێت تا دوکانی نێرین، کە فێری قسەکردنی تەواو بوو تا بازاڕی نێرین، کە زۆر باشتر بوو پۆلی شەشی تاواک ئەینێری نەزانکو کە زانکۆی تاواک ئەینێنە دەرەوە وڵات بۆ دکتۆرە، کەواتە خوێندن هەستی ئێمە دەرەخات. لەگەر خوێندنەوە بین چۆنە؟ وەڵی باشن تا ڕادەیەک، بەڵام تا ڕادەیەکیش بەهۆی مەشغوڵەتیەوە وەکو جاران نییە کە بڵێن تەڵەوەی زانکۆ بووینەوەوانە. ئێستا بڵێن مامۆساین وەزیفەمانێ ئیشمان زۆر هەیە، تا ڕادەیەک کەمتر مەگە شوانە بۆمان بکرێت، بەڵام وەکو شتێک ینی خوێندنەوە ئامانجێکە ینی هەر کۆڵمان لێ نەداوە کەمتە زۆرێک ئەخوێنینەوە. ساغ بێ باشە. زۆر جارە بینین مرۆڤ کۆشک و تەلار بۆ خۆی و نیشتەجێبوونی دروستەکە، بەڵام ڕۆژێک دێ لە ناوەچێت، بەڵام ئەوترێک کتێبی نووسەرەکان بە بەردەوامی ئەمێنێتەوە. چی دەیە لەسەرم خاڵ؟ تەواوان کتێبی نووسەرەکان و ئەو نووسەرانەش کە کتێبێکیان نووسیوە دوجار کە نووسەرێک کتێبێک ئەنووسێت، ئەم نووسینە بەرهەم و ئەزمموی چەند ساڵی ئەو نووسەرەیە، واتە بۆ ئەو نووسەرە 40 ساڵ ژیاوە کە تو ئەو کتێبت خوێندە وەکو ئەوە 40 ساڵی تەمەنی ئەویش وەرگرت بێ بۆ خۆت، واتە تۆ تەمەنی عەقڵی خۆت پێشەکەوێت لە چاو تەمەنی جسمانی خۆت، چونکە ئەم نووسەرە دوای 40 ساڵ ئەزمون 50 ساڵ ئەزمون هاتوو ئەم کتێبەی نووسیوە، بۆی ئەم کتێبە ون نابێت چونکە ئەنجامی ئەزمون و خوێندنەوەیەکی زۆرە. بەڵامی تر کۆشک و تەلار خۆشتێکی مادیە، بەڵام دوجار خوێندنەوەکان ئەچنە ناو ڕۆح ئەچنە ناو عەقڵەوە و ئەمێنێتەوە، و دوای ئەوە ئینسان کە مردیش ئەو شتانە هەر ئەمێنێتەوە. خوێندنەوە بینی چۆنە؟ خراپ نیم باش. چی خوێنیتەوە زیاتر؟ وەڵی زیاتر کتێبی دەرونی لەگەڵ فکری ڕۆمانیش. پرسیارێک گەوترێ مرۆڤ کە کۆشک و تەلار دروستەکات ڕۆژێک دێم کۆشک و تەلارە لە ناوەچێت، بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی ئەمێنێتەوە. چی دەیە لەسەر موتێ؟ بە دڵنیاییەوە وایەوە هەروەکی ژەڵێن کە کتێب تاکە هاوڕەیە کە بەجێت نایاڵێت، یعنی هەمان مەفهومی ئەوە ئەگرێتەوە کە تاکە خەزنە ئێمە مستەمر لەگەڵیا بەردەوام بین و ینی بڵین خۆمان بنیاد منین بەڕاستی. خۆمانڵێت ئێمە کۆشک و تەلار دروستەکەین بۆ حەسانەوە، توانین بە خوێندنەوەیش کۆشک و تەلاری ڕۆشنبیری و بۆ دڵ و مێشکی خۆمان دروست. بەڵێ. بێگومان نووسینەکان دەست ئەمێنەوانێ بەردەوام خوێنەریشان هەر هەیە،
ئەو مرۆڤانەی کە بەردەوامیش خەریکی خوێندنەوەن بێگومان کەسایەتێکی جیاوازیان هەیە لەو کەسانەی کە ناخوێننەوە. پێشتر باشترم بەڵام ئێستا کەمێک دابڕاوە. ئێستا کەمترە؟ بەڵێ. بۆچی بەهۆی چیەوە مەشغوڵی؟ وڵی ڕاستی هەندێک جار ساردبوونەوە ڕوو لە ئینسانەکات ئیتر ئەو کارەکە لەوا چێت هەندێک مەشغەڵەتی تر بێ بەڵام ئینسان لە هەموو بارودۆخێکان پێویستە لە خوێندنەوەدا نەبڕێت چونکە خۆراکی ڕۆحە ینی پێویستە. ئێستا هاتووی دەست پێ بکەیتەوە جارێک؟ ئەم پێشانگایانە وەکو دەرفەتێک بۆ ئەوەی کە دەرفەتێکی ترت پێ بداتەوە کە خۆت نوێکەیتەوە ڕەنگە هەندێک سەردێڕ و سەرچاوە ببینی چۆنەڵی حەزێکی ترت بۆ خوێندنەوە بۆ دروست بێت. ئەوترێ مرۆڤ زۆر جار کۆشک و تەلاری گەورە دروستەکە بۆ نیشتەجێ بوون. بەڵام ڕۆژێک دێم کۆشک و تەلارانە ئەم ماڵانە لە ناوە چن ئەپوکێنەوە بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی مێنێتەوە. چی دەیە لەسەرم تێ؟ زۆر ڕاستە ینی ئەوەی کە بنیاتی مرۆڤ ئەکا کۆشک و تەلارەکان یانی مرۆڤ بنیاتێکە بەڵام ئەوی کە بنیاتی مرۆڤەکە خوێندنەوە هزر و بیرکردنەوەیە کە ئەویش خۆی لە چوارچەوەی کتێبەکان نبینێت. ینی ئێمە ئەتوانین ینی ئینسان بشو بهێنی بە بینایەکی زۆر گەورە کە خوێندنەوە چۆنەڵی ئەو کتێب جیاوازانەی خوێنێتەوە خشتەکانی ئەو ئینسانە پێگەێنێ. لە دواییدا ئەوە ئینسانە کە بەشێکی بچووک لەم ژیانە کە بریتێ لە کۆشک و تەلاریان بریتێ لە شتی تر بەشێکی علم و معریفەی ئینسان داگیرە. وڵی بە پێی مەجال تا حدێک باشم بەڵام حەزی لێ یەکەم زۆر ینی زۆر حەزەکەم باشتر بم لە خوێنەوەی خۆم بەرەو باشتر بەرم. بەڵێ جیاوازیەکەی کاتێک ڕۆژێک بخوێنیتەوە لەگەڵ ڕۆژەکانی ترە هیچ جیاوازیە کەس پێکەی؟ ئەکید هەستی پێکەی ینی تۆ ئەگەر تەنانە سوودێکی واشی لێوەرنەگری هەر شێوازی قسەکردن شێوازی بیرکردنەوە لە هەموو ڕۆکان و گۆڕانکاری و ڕۆدا ئەکید لە شوێنەکان ناوەستی تۆ گۆڕانکاری و ڕۆدا کاتێک تێ بخوێنیتەوە. باشە ئەوترێ مرۆڤ کۆشک و تەلار دروستەکە بۆ نیشتەجێبوون بەڵام ڕۆژێک دێ لە ناوەچێ بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی و دەماودەم و دەستا و دەست هەر ئەمێنێتەوە. چی دێ لەسەرم تێ؟ وەڵاهی بزەبت وایە بەڵام ینی نازانم زانستەکان لە دوای خۆت ئەمێننەوە ئەوانی کە ئەینووسی ئەو شتانی کە ئەیڵێن ینی ئەها چۆنەڵی شتێکن بەجێ ئەمێنن زانستەکان ئەمێننەوە ئەشێ کۆشک و تەلارەکان ڕۆژێک بێ بەرەو وێرانبوون بڕۆن بەڵام ئەو نووسراوانە نەخێر شوێنی خۆیان ئەگرن. مامۆستا لەگەڵ خوێندنەوە بینی چۆن؟ وەڵاهی وەکو پێشتر نییە بەس سوپاس بخۆ تا ڕادێک باشە ینی لە چاوەی تەکنۆلۆژیا بڕێکی زۆر کاتی گرتوین بەس من کەمتر تەکنۆلۆژیا بەکارین لەبەرەوە قەرەبوویەوە خوێندنەکە تا ڕادێک باشە سوپاس بخۆ باشە. مامۆستا ئەوترێ مرۆڤ کۆشک و تەلاری بەرز دروستەکە بەڵام ڕۆژێک هەرە بێت لە ناو بچن بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی مێنێتەوە. چی دەیە لەسەرم تێ؟ ئێمە دەتوانین بڵێن هەموو شتێکی مادی لە نێو دەچێت بۆ ئێستەرەکەی کاتێک شتی مادی لە نێو چێەوە کەسی کە دەتوانێت لە نێوی با دەستێکی دەرەکی بێت یان هە کەسی کێ بێ بەڵام ئەو مڵک و سەروەتەی کە دەمێنێتەوە کەس ناتوانین لێتی بسەنێتەوە هەر ئەو علم و زانستەیە کە لە ناختایە لە مێشکتایە ئەوەی کە هەتا یا خۆت خاوەنی تای و کەسی کە خاوەنی نییە بۆشە کاتێک سەروەتی مادی لەوا چێت یعنی لە ناوچوونی ئاسان بێت و کاتێک کەسێک لە ناو دەچێت ئەگەر خاوەن سەرۆت بێت لەوا چێ هەندێک کەس پێ خۆشحاڵ بن بەڵام کاتێک کەسێک خاوەن علم و زانست بێت لە ناو بچێت چونکم ئەو زانستە بەرهەمی هەیە بۆ خەڵکەزانیتر بۆی کە کەس زانەیەک لە کۆچی دواییەکە یان ماڵئاوایەکەت دەبینین خەڵک زۆر بێ بۆی بەپەژارەیە لەبەر ئەو علم و زانست و ئەو بەرهەمەی کە بەردەوام هەیەی چونکم بە تیاچوونی خۆی کۆتایی بە هەموو دێ بەڵام ماڵی دنیا بە تیاچوونی خۆی نەجێمێنێ بۆ کەسانی کە لەگەڵ خوێندنەوە کتێبێنی چۆن؟ باشم تا ڕادێک هاتین بۆ ئەم پێشانگە بۆی زیاتر بخوێنینە. باشە ئەوترێ مرۆڤ کۆشک و تەلار دروستەکە کۆشک و تەلارەکانی بەرزن بەڵام ڕۆژێک دێ هەر لە ناوەچن بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی ئەمێنێتەوە. چی دێ لەسەرم تێ؟ لەبەرەوەی زیات لە بەدرێژایی ڕۆژگار مرۆڤ تا ڕادێک کاریگەری هەبووە لە ینی بە خوێندنەوەکان کاری تێکردووە ئیتر مرۆڤمان هەیە بە خوێندنەوە سەرکەوتوو بووە زۆر شتی وەرگرتووە زۆر شتیشی وەلاناوە کە پێش خوێندنەوە کردوێتی بەرحاڵ سەرکەوتوو بە خوێندنەوەکان هەرچەنە خۆی تەمەنیش کەمەکەمە هەڵاکشێ بەڵام خوێندنەوە تاموچێژی خۆی هەیە ئیتر بەپی تەمەنیش تۆ خواستەکان و داخوازیەکانی دەوروبەرت و جاروای پیشەکەت
ئەخوازیەکە لەگەڵ ئەو بابەتانە بەردەوام بی لە خوێندنەوە چونکە خوێندنەوەکو خۆراکی جەستەوایە بۆ ڕۆح دەوان درێژ بی ئینشاءڵڵا مامۆستاوتەیە کۆشک و تەلارەکان کە مرۆڤ دروستیەکە ئیلا ڕۆژێک دێ لە ناوەچن بەڵام کتێبی نووسەرەکان بە بەردەوامی ئەمێنێتەوە چی دەیە لەسەرم توێ خۆی حقەتەن خوێندنەوە و بابەتی کتێب یەکێکە لەو بابەتانی کە گرنگی زۆری هەیە ینی لە مێژە مرۆڤایەتی هەمیشە ئالوودەی کتێب بووە یعنی سۆمەریەکان بەو زەمەنە زۆرەی کە ئێساکە پانتاییکی زۆرمان هەیە ئەبینین باەخیان بەو بابەتانە داوە حقەتەن ئەشێ هەندێک شت بە پێی ژینگە و ژیان و دەوروبەر گۆڕانی بەسەرا بێ بەڵام هەمیشە تۆ ناتوانانی لەگەڵ کتێبە وەکوونە دوورکەویتەوە قسەیەکی زانایەکم بیرەوە ئەڵێ أحب أن أقرأ وأقرأ وكتابي على وجهي هكذا ويأتيني ملك الموت وكتابي على وجهي هكذا الله حاسا كان بخوين موا تا أو روجي ملك الموت جي روح ما كيجي من كتابه كما صرت شوان مويا وهي حقيقة كتاب وآلو دبون وكتاب خنوا عشق كتابتي خوي هي من دول خوش مكوال شاركي أواي جورو برلا روشن بيري أم جور بيشانغانا بكريتوا چونك بحقيقة أجر جيفانش بجمنكا بلام شوانم أسوداء بيبو بابتان كاتي زورم دانا وبخنا لبروي بيستم بيتي بهوي توجي نووسینەوە هەر بژیت مامۆستا ئەوترێ مرۆڤ کۆشک و تەلاری بەرز دروستەکە بەڵام ڕۆژێک ئیلا لە ناوەچێت بەڵام ئەوەی کە نووسەرەکان ئەی نووسن کە کتێبەکانە بە بەردەوامی ئەمێنێتەوە چی دەیە لەسەرم بەدڵنیاییەوە ئەگەر سەیری ڕابردووی نەتەوەی کورت بکەین دەبینین بە هەزارەها زانامان هەیە کە دەستخەتەکانیان ماوەتەوە ئەمڕۆ زۆریان چاپ کراوە بە تایبەتی زانایانی دینەوە جەزیرە و هەکاری و کۆمەڵێک زانای تری وەک شارە زوورەکان یاخود بەرزنجەکان ئەوەی کە ماوەتەوانێ و دەست ئێمە کەوتووە و ئەبیندێت تەنها دانراوەکانیانە تالیفاتە نەک ئەو کۆشک و تەلار و ئەو شتانی کە هەبێت و کە باس کراوە لە ڕاستیە چەند شتێک هەیە لە دوای مرۆڤ ئەمینێتەوە یەکێک لەوانە ئەتوانم بڵێم نووسینە یەکێک لەوانە وێنەیە هەموو ئەو سەرۆت و سامانەی کە هەتا کاتێک کە ڕۆیشتی هەمووی کۆتایی پێدێ بەڵام ئەوی کە بۆ تو ئەمینێتەوە ئەو ڕۆشنبیریە کە لە ئەنجامی کتێبە دەستەکەوێ یان لە کتێب و دەستەکەوێ بەشێکی زۆری و سەرنجامی خوێندنەوە و بۆ ڕۆشنبیری لە ڕۆشنبیریشەوە بۆ نووسین کەواتە ئەوەی لە دوای مرۆڤ ئەمینێتەوە نووسین و ئەو بەرهەمانەیە کە لە ژیانە ئەتوانێ بڵێن مێشکی وەری بگری و بتوانێ و بە شێوەیەکی سەردەمیانە بیداتەوە بە خەڵک بۆ یەکە خوێندنەوە بەشێکە لە ژیان کاتێک مرۆڤ ئەخوێنێتەوە دنیابینی ئەو مرۆڤە بۆ ئەو ڕووداوانەی کە لە چواردەوری ڕوەدەن فراوانترە بێ واتە دوورمەوداتر شتە بینێ بۆیە دەبینین ئەو کەسانی کە نووسەرن یا خوێنەرن زۆر جار پرس و ڕاوێژیان پێکرێت چونکە دەزانن بە چاوێکی جیاوازەوە سەیری بابەتەکانەکەن ئێمە بەردەوامە بین لەگەڵتان بەڵام دوای ئەم ناوبڕە و ئەگەڕێینەوەلاتە لە دوای ناوبڕەکەەوە ئەگەڕێینەوەلاتە نەپرسین بۆچی مرۆڤ بە ئەو شتانی کە لە بەردەسایەتی ئەو کتێبانەی ئەو بابەتە فکریانی کە لە بەردەسایەتی کۆشک و تەلاری ڕۆشنبیری خۆی بنیاد نەنێ چۆن هەوڵەدەین کۆشک و تەلاری ژیانی خۆمان بنیاد بنین و تیا بحەسینەوە بە ئاوا خۆراکی مێشیشمان کە خوێندنەوەیە بنیاد بنین و پەرەی پێ بدەین ئەمانە و چەند پرسیارێک لە بەشدار بوانی پێشانگای نێودەوڵەتی کتێبەکەین ئێوەش لەگەڵمانە بوو. چۆن کۆشک و تەلار بۆ نیشتە جێبوون دروستەکەین ئەی بۆچی کۆشک و تەلارێک بۆ ڕۆشنبیری خۆمان دروست نەکەین ئەمە بە خوێندنەوە دەستمانەکەوێت بەتەکی دەستمان ئەو شتێکەمە باسم کرد بەیانیان بە کتێب خوێنەوە دەستپێین کاتە لە مێشکە مناڵا دروستە بێ کە ئەبێ بخوێنێتەوە بە بخوێنەوەش دەتوانێت زانیاری دەستکەوێت و ئەمەش ئەبێ بە قسەنێکێن بێ گەورەکان پێشەوان بیخوێنەوە کە بیبینن بۆنە باوکسی تەلەڤیزیۆنەکە مناڵ بڵێت تۆ کتێب خوێنەرەوە شتێکی معقول نییە. ئێمە کۆشک و تەلار دروستەکەین بۆ نیشتە جێبوون بۆ کۆشک و تەلاری ڕۆشنبیری بە خوێندنەوە لە خۆمانە دروست ئەی پێویستە دروست بکرێت بەڕاستی ینی پێویستە لە کۆمەلگە ئێمە واز دەکەم کاتیەوە هاتووە ینی خوێندنەوە بکرێت بە کەلتور
یعنی پێویستە بکرێت بە کەلتور ئەوەش چۆن دروستەکرێت ئەبێت لە چینی مناڵەوە دەست پێ بکرێت لە چینی سەرەتایی و ناوەندی و لە زانکۆکانەوە من کاتێک خوێنمەوە جۆرێکی ترم ینی من خۆم کە تەجربەیەکەم ئەو ڕۆژانەیە خوێنمەوە جەوی ژیانم شتێکی ترە بینێت جیاوازتر شتەکانە بینی ئاوێتابی لەگەڵەو خوێندنەوەی جا شتێکی تریش لە خوێندنەوەی ئێمە بیرمان نەچێ گرنگە چی ئەخوێنیتەوە گرنگەوە نیە چە نەخوێنیتەوە ئینسان ئەگەر وا وێنای بکەین کۆشک و تەلارێک بێت خشتەکانی پێکاتێ ئەو ئینسانە بریتە لەو سەرچاوە و خوێندنەوە جیاوازانی کە ئەی خوێنێتەوە وەری ئەگرێ ڕۆژە پێویستەکە خۆت بنیاد بنێ ئەوەش زیاتر ئەتوانی لە خوێندنەوەی بەدەستی بێنی زیاد لە هەر شتێکی تر تۆ کاتێک بەرکەوتنت لەگەڵ کتێبێک ڕوو ئەدات ینی هەستێکی تایبەتە و شتێکی جیاواز لە مشکدا ینی ئەچەسپێ شتانێکی جیاوازتر ئەچەسپێن وەک لەوەی کە ڕۆژێک تۆ نەخوێنیتەوە یا کاتێک بە بەتاڵی بڕوات ئەو کاتی تۆ هەر ئەڕوات کاتێک ئەخوێنیتەوە کاتەکەت هەستەکەی شتێکت تێی بەدەستێ ناوە ینی هەروە بە هەدەر نەچووە ئەو کەوتری ئەو کۆش و تەلارانەی ئەمە دروستیەکەین بۆ نیشتەجێبوونی خۆمان بەڵام بۆ بە خوێندنەوە بە کتێبەکان کۆشک و تەلاری مێش و دڵ و دەروون مابەرز نەکەین بەڵێ ئێمە بالفعل دەتوانین یعنی ئەوە شتێک وتی بەڵگەنەویستە کە عەقلی مرۆڤ بە کتێب و بە خوێندنەوە و ئەتوانێت خوێندنەوە کلیلی دەرگای چوونە ناوەی باز نەکەیە بۆ فێربوون بۆشە ئەوە ئەو کۆشک و تەلارە زۆر مەزنتر زۆر گەورەترە لەوانەیە بۆیە بینین کە هیوا هەیە 1400 هیوایە 2000 ساڵ هیوایە چەندین هزار ساڵ پێش ئێستاکە کۆچی دوای کردووە ئەوەی پێشکەوت جا کۆشک و تەلاری بوو هیچی نەما بەڵام ئەو کۆشک و تەلار ئەو فکرەی کەوا بەرهەمی هەبوو ئەو زانستەی کەوا کەسەی بەرهەمی زانستی هەبوو و ئەوە تا ئەمڕۆژ هەر ماوە و دڵنیا بە بەردەوام شێ بێت بۆی بزانین مێشکی ئێمە لەگەڵ کام لەم جۆر کتێبانە ئەگونجێ ئەنی مەسەلە من یم لەم پێشانگایە ئەگەڕێم ئەکرێ هەندێک کتێبی تیا هەبێ بۆ من سوودی هەبێ لەگەڵ فکری منە بگونجێ بەڵام مەشکرێت تیابێ لەگەڵ منانە گونجێ ئەنی بەوەی کە بزانم چ جۆرە کتێبێک هەڵە بێژێرم بیخوێن و سوودی لێوەرگرم بە نەزەری من وەکەوە زۆر گرنگە ئەبێ لە ماڵەوە دەست پێ بکەین ئەنی من لەگەڵ خانەوادەی خۆمە لەگەڵ ماڵ و مناڵی خۆمە بتوانم کتێبێن لەلا خۆشەویستکەم کە بەداخەوە ئێساکە بە جۆرێک لە جۆرەکان دوورکەوتنەوە لە هەیە لە کتێب بەڵام ئەم هەمووشۆ میوانە بەڕێزانەی کە دێن بۆم پێشانگایە منوازانەوەی بۆ ماڵی من هاتووە بۆیە بە حقیقەت لەوە دەست پێ ئەکرێ لە ماڵەوە دوو لە قوتابخانەوە دەست پێ ئەکرێ کە چەندە بایەخ بەم بابەتانە بن پێش هەموو شتێمە کەوێتە سەر ئارەزووی ئینسان حەزەکە بە لە چ بوارێکە بخوێنێتەوە ئایا لە بواری ئاینی حەزی پێێتی یا لە بواری مێژوو یا لە بواری ئەدەبیات یا لە بوارە زانستەکانە مەسەلەن بە پێی پێویستی و پسپۆڕەکەی خۆی ئەبێت بڕیار با و سەرچاوانە هەڵبژێرێ کە حەزی لەیەتی لەگە پسپۆڕەکەی ئاگونجێ و بیخوێنێتەوە بۆ شێوەیە دەتوانێت وردە پەرە بە زانستەکەی خۆی با و پەرە بۆ بوارەبا کە حەزی لەیەتی لە ڕاستیە سەرچاوی ڕۆشنبیری تاوان هەروکو خۆتان نەزان هەمەلایەنەیە ڕۆشنبیری سیاسی هەیە ڕۆشنبیری هەیە ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەیە یاسایی هەیە ڕۆشنبیریەکان هەمە چەشنن بۆیە کە مرۆڤ تا ئەو ڕۆژی کە ئەمرێ هەر خوێنکارە نابێ بە مامۆستاکی متەکامل ئێمە هەوڵ بدەین بە تایبەتی ئێمە حکوومەتین دەوڵەتمان هەیە هەم دەوڵەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمی کوردستان وزاری ڕۆشنبیری زیاد لە پێویست گرنگی بدا بە برەودان بە تالیفکردنی کتاب بە دۆزینەوەی ئەو خەڵکانێکەوە ئەتوانن لەم مەزالانەیە خزمەت بە خەڵک بکەن دەردی کورد لە ڕابردووە و هەتا ئێساش دەردی نەخوێنەواریە نەخوێنەواری بە معنای ئەوە ناکە شادەی نییە بە معنای ئەوەی کە زۆر کەسمانی لەم وڵاتی ئێمە سیاسەتەکە بڵین جەڵەوی سیاسەتی ئەم وڵاتە بەدەسێوێتی بەڵام ڕەنگە لە 6 مانگشە چاوی بە ڕۆژنامەیەک نەکەوێ ڕەنگە لە 6 مانگە نەتوانێت کتابێ بخوێنێتەوە ئەمە بۆ ئێمە کارەساتە یعنی ئێستا تۆ هەر کوردێک ببینە ئەتوانێت دەست بداتە چەک هەر کوردێک ببینێ ئەتوانێت بچێ زۆر مەسائل بەڵام کە هات دێتە سەر بڵاوکردنەوەی فکرەیەکی ئەو یان بڵێن بیرۆکەیەکی تازە کە لە چوارچێوەی عەقڵ و هۆشی ڕۆشنبیری مرۆڤ و سەرچاوە دەگرێت تەمەشاکەی نیەتی
زۆر جارە بینینەوانی کە خاوەنی سەرۆت و سامانن یاخود دەسەڵاتیان هەیە دوورن لە خوێندنەوە لە کاتێک هەندێک جاری ژەبینی ئەوەی کە ئەوێ بخوێنێتەوە پارەی کڕینی کتێبەکەی پێ نییە. یعنی پارەی کڕینی کتێب بڵێم هەموو کەسەتوان بەشی خۆی خوێندنەوەی دەستکەوێ کتێبخانەی گشتیمان ناتوانین کتێب بە کرێوە بگیریانێ بۆ دەوڵەمەنەکان خاوەن دەسەڵاتەکان دوورن لە خوێندنەوە. وڵات جاوە خۆیان نەزان لە خۆیان پرسە. ئەمە ڕای جەناو بزانم هۆکار چییە کە مرۆڤ دەوڵەمەند بوو کەمتر تااقەتی خوێندنەوە و ڕۆشنبیریکردنی دڵ و دەرونی خۆیان. بەڕای من مەرج نییەوە بێ چونکە حەقەت من زۆر کەسی شەناسم کە دەوڵەمەندیشن و هەشیانەوە خوێندنەوەشیان ئیهمال نەکردووە. و هەر دەوڵەمەندش خوێندنەوەی ئیهمال کرد ئەو کێشە مشکلان دروستە بێ کە ئەیبینین. بەڕای تۆ چینی هەژار زیاتر لەگەڵ خوێندنەوە بینی هەیە یاخود دەوڵەمەندەکان؟ وەڵاهی دەوڵەمەند هەر بەگوێرەی ینی هینە مەشغەڵەتیە. ینی ئەگەر ناتوانین بڵین هەژار زیاترە خوێنێتەوە یاخود چونکە داتایەکی ئەوشمان لانی حەقەدە نەبێت داتا تۆ بێ سێرش پێ بگەڕێیت. بەڵام بە گوێری مەشغەڵەتیە ینی کیە مەشغەڵەتی کەمتر و وە کێش هەست کاکە پێویستێتی هەست بەو پێویستە ڕۆحیە بکات چونکە کتێب شتێکی ڕۆحیە عەقڵیە نییە کێ پێویست کات بە دوای داگەڕێت ئەگەر لە ناو لە شاخەکانی شابێت و لە شوێنێکی زۆر قورسی شابێت و بچێت پارە کۆ بکاتەوە بە هینیش لە دەرگای خەڵکیش بدا بۆ پارە هەرج ئەیکرە چووکە پێویستێت وەک چۆن ئێستا بۆنە تۆ پێویست بە خواردنێک بێت ئەچی لە دەرگای ماڵەکە دی ئەچی ئەپارڕێتەوە بۆی خواردنەکە دەستکێت چونکە پێویستە ناتوانانی ببێ بژی و هەر کەسێکیش پێویستێکی هەست بۆ پێداویستی ڕۆحیە بکات کە کتێبە هەموو ڕێگای ئەگرێتە بەر بۆی بەدەستی بێنێت. بەڕای تۆ ئەگەر بەراو دێ بکەین لە نێوان چینی هەژار و دەوڵەمەند کامیان زیاتر لەگەڵ خوێندنەوە و کتێب نێوانیان باشە؟ ناتوانین تەصنیفیکەین بەڕاستی ئێمە ئەوە چکممە شتێکە تەصنیف ناکرێت بەسەوەی کە هەبێت زیاتر پێم وابێت زیاتر چینی خوارەوە خەریکی یعنی ئەو بنیاننانی خۆی بێت بەڵام ئەمەش بە تەواتی 100% تەواو نییە چکمە مەشغەڵەتیان کەمتر بێ بتوانێت کاتی زیاتریان نەبێت. هەردوو لە هەر مەشغەڵەتی هەیە وەکو مەشغەڵەت هەیە چکم ئەم بە لایەکەوە مەشغەڵەت و ئەمیش بەلایەکەوە کە فریا ژیانی خۆی بکەوێت مەشغەڵەتیەر هەیە بەسەر ئەکەوێتە سەر هەردوو لا بەڵام پێم وابێت عادەتەن لە حیاتە هەر ئەوەی کە هەبێ زیاتر چینی خوارەوە خەریکی خۆی بێت. ئەکەوێتە سەر مەشغەڵەتی کەسەکە ئەوانەی کە خاوەن سەرمایان ڕەنگە زۆرتر مەشغوڵ بن بۆ سەرمایە کە هەیەە. بەڵێ بەڵام ئەو کەسانەی تر ڕەنگە کەمتر مەشغوڵ بن کاتیان زۆرتر بێ بخوێنەوە. ئەتوانرێ ینی وەکو توێژینەوە بکرێ یان من ناتوانم بزەبت ینی چۆنەڵی بڕیار بدەم لەسەر ئەوانەی کە چونکە زۆرێک لەوانی کە بوونەتە سەرمایەداریان بوونەتە ڕۆژگارێک بە خوێندنەوە دەستیان پێکردەوە گەیشتون بەو مەقامە ئەی ناتوانانی کە هەمویان بخەیتە ژێر ئەو پۆلێنکردنەوە کە ئەوان بەگشتی بێگومان وایە ئەگەر سەیری مێژووی زانایانیش بکەین کە زۆربیان چۆنەڵی بەس تەنها بەرگ و خۆراکێکی کەم و توێشوی ڕێگەیان خوێندنەوە بوو ژیانێکی هەژارانە زۆر بیان بەڵێ بێگومان زیاتر چینی هەژار و وەسەد لەگەڵ خوێندنەوە و کتێبە نێوانی هەیە یاخود چینە بەرزەکان دەوڵەمەند و سەرمایەدارەکان حەز ناکەم پەیوەندیان بەیەکەوە هەبێت پەیوەندی بە خۆی مرۆڤەکە خۆیتی بە بیرکردنەوەی خۆی کە تا چەنەوێ خۆی ڕۆشنبی بکات تا چەنەوێ گرنگی بە بنیادنانی خۆی و گرنگی بە زانیاریەکانی خۆی بدا ئەوە هەست ناکەم پەیوەندێکیان بێکەوە هەبێت لە هەر چینەکە بێ ئەتوانێت بۆ خۆی بنیادی خۆی ئەوە هەیە پەیوەندی بە چینەکان و هەست ناکەم هەبێت ناتوانین دیاری بکەین بەس چینی دەوڵەمەند کەمتر زیاتر دوای پور و پارە کەوتووە و ئەو ئامانجی کۆکردنەوەی سەروەتی ماڵیە نەوەک سەروەتی مەعریفی ئەشکریە بڵین ئەمە ڕەهانی ئەم قسەیە ئەکرێ کەسێک سەروەتی ماڵیشی هەبوو بێت و لە هەمان کاتیشە سەروەتی زانستیشی هەبێ ئێمە نمونەمان زۆرە لە مێژوودا وەکو ئیمامی ئەبوو حەنیفە هەم تاجیریش بوو و لە هەمان کاتیشە زانا و دانایەک و فەقیهێکی ئیسلامیش بوو یعنی ئەوە ڕەهانی ئەو بڕیارە لە نێوان چینەکانی با بڵین مرۆڤە چینی هەژار و وەسەد و دەوڵەمەند کامیان لەگەڵ خوێندنەوە زیاتر بینیان هەیە چینی وەسەد لەبەرەوەی چینی هەژار کەمتر ئەچێ بەلایە کاتی ئەوەی نیە چینە دەوڵەمەنەکەشمان زیاتر بەلای بازرگانی و ئەوانەیە ئەچێ بەڵام چینی وەسەد خۆی دەوڵەمەند لەوەی گیرفانی هەبێ بەڵام بتوانێت کتێبخانەکانیش لە ماڵی خۆیان دەوڵەمەند کە بەڵام کتێبەکانی ئەو لەوە چ وەکو ئەمەوا بێ یعنی ئەوە نەکرابێتەوە
تازە بێ نوێ بێ لۆک بێ پەڕەکانی هەمووی لکا بێ بە یەکەوە بەس تەنها بۆی پیشانیدا کە من خۆشەویستیم هەیە بۆ کتێب و کتێبخانەم هەیە بەڵام ئەوەی کەوا نیەتی ئەگەر ئەبینی ئەچی ئەگەڕێ بە ئیسیعارەش بێ یان یەت من ئەمە دەڕۆژە ئەم پێشنگایە بەردەوامە ئەگەر گیرفانشم وکوتم بە گومنەکە بەڵام هەردێم خۆم ئەوەیەک چاوێک ئەگەڕم بەڵکو سوودێک وەرگرم تێم بەشداری لە کۆڕێکی ڕۆشنبیریە ئەەکەم ئێستا بەرەزانە کۆڕێکیان هەبوو ئاماژەیان بەوە کرد کە بەڕاستی کتێبە دینیەکان زۆرن ئەمە خەلەلە منیش هەڵسان بە عەربی پێم وتم نەخێر ئەوە خەلەل نیە ئەوە داخوازی گەلی نەتەوەی کوردە کە موسڵمانە خوازیاری ئەو جۆرە کتێبی ئاینانەسن بەدڵنیاییەوانە کەسێک کە حەزی بۆ خوێندن هەبێت حەزی بۆ خوێندنەوە هەبێ حەزی بۆ نووسین هەبێت ڕەنگە کێشە نەبێتەوەی کە کەسێکی ئاس مامناوەندە یاخود فەقیرە یاخود دەوڵەمەندە بەڵام بەدڵنیاییشەوە بوونی سەرۆت و سامان تاسیرێکەکە لەسەرەوەی کە من بتوانم بە ئاسانی سەرچاوەیەکم دەستکەوێت لە ئەمریکاوە یا لە سعودیەوە یا لە هەر وڵاتیش ترەوانێ کەم تا زۆر کاریگەری هەیە بەڵام بەو شێوەیە ناکە بڵین فەقیرە خوێنێتەوە دەوڵەمەند ناخوێنێتەوە یا دەوڵەمەند دەخوێنێتەوە فەقیر ناخوێنێتەوە شتێکی بۆ شێوەیەم پێشک نایە لە هیچ کۆمەڵگەیەکە هەبێت من بۆ خۆم پێم وایە هەژارەکان زیاتر ئەخوێننەوە لەبەرەوەی کاتیان زیاترە و وەختی ئەوەی بەعربی پێڵن ئەوقات الفەراغ ئەوەیان زیاترە دەوڵەمەندەکان هەر ڕاکەن بە دوای پارە و سەروەت و سامان و مناڵم ئەوەش مۆزوع نییە مۆزوعە بەڵام بەڕاستی یعنی ڕۆشنبیریت کەرەستەیەکە ئەتوانێت هەموو خەڵک سوودی لێبینێ بەڵام کابراایە کە بۆ خۆی دەوڵەمەندە ڕەنگە هەر بۆ خۆی بتوانێت سوود لە پارە بینێ سوود بە خەڵک نەگەینێ بەو شێوەی کە ڕۆشنبیری ئەتوانێت بە خەڵکی بگەینێ و دەردی ئێمەش تەنها ناڕۆشنبیریە ومێت دەکەم ئەم پێشانگایە و ئەم شوێنێک کە ئێمە لێین هەنگاوێک بێ بۆ ئەوەی کە میلەتەکەمان لێرەوە هەنگاوی باشتر بێ بەرەو ڕۆشنبیری بوونی میلەتەکە ئەم وێنەی کە ئەبینن منداڵێکە کتێبێکی بەدەستەوەیە و لەسەر کۆمەڵی کتێب دانیشتووە ئەگەر بەمانە فکریەکەی بیری لێ بکەینەوە ئەتوانین هەر لە منداڵیەوە منداڵەکانمان وای پێ بگەینین کە کتێب خوێندنەوە بکەینە کللتور و لە ناو خێزانەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ئێمە ڕاوسەرنجی بەشداربووانی پێشانگای نێودەوڵەتی کتێبمان وەرگرت کۆی گشتی قسەکانیان لەسەرەوە بووکەوە خوێندنەوە خۆراکی عەقلی مرۆڤە ئەگەر بێوە خۆی بنیاد بنێ کۆشک و تەلاری ڕۆشنبیری خۆی بنیاد بنێ دەبێت لە کتێبەوە و لەو بابەتانەوەی کە حەزی پێێتی لەسەری زانیاری کۆ بکاتەوە دەست پێ بکات بە گشتی ئەو کەسانەی کە ئاستی ژیانیان ئەگەر نزم بێ ئەگەر وسەت بێ ئەگەر بەرز بێ جیاوازێکی نییە لە خوێندنەوەیە بەڵام ڕەنگە ئەو کەسانی کە زیاتر بە دوای سەرمایەوەن زیاتر دەوڵەمەندن مەشغوڵیتیان زیاتر بێ کەمتر فریایەوە بکەون لەگەڵ خوێندنەوە بینیان هەبێ بەڵام لەگەڵ ئەوەش زۆر کەسیشمان هەیە خی گەورە سەرۆت و سامانی پێبەخشیە و لەگەڵ ئەوەشە لەگەڵ خوێندنەوەیە بینێکی باشی هەیە و زۆر جارۆک و ڕێنمونی کار ڕێنمونی خەڵکی شەکات پێم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ